خۆڵاتان لێبێت بینەرانی SPUSD کەناڵی SPUSD هەڵدەستێ بە ڕووماڵکردنی دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی هاوبەشی نێوان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی کوردستان سنا بە هاوکاری زانکۆی سلێمانی. کۆنفرانسەکە بە چاودێری دکتۆر یوسف گۆران بەڕێوە دەچێت وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. کۆنفرانسەکە بە ناونیشانی ئێمە پلان بە استراتیژیدا دەڕێژین بۆ ڕووبەڕبوونەوەی قەیرانە هاوچەرخەکان. بۆ قسەکردنی زیاتر لەسەر کۆنفرانسەکە بانگشتی دکتۆر پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالانمان کردووە، ئالان فەریدون، سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی. بەخێربی دکتۆر. دکتۆر ئاماستان چیە لە سازدانی ئەم کۆنفرانسانە؟ پێشتر باسی سازدانی ئەم کۆنفرانسانە خۆی زانکۆیەکێک لە ئەرکەکانی کە جگە لە دەرچوونی خوێندکارانە یان کار بکبەوەی چۆن خوێندکاران بێنە ناو زانکۆ دەرچن ئەبێت کێشەکانی کۆمەلگا بە شێوازێک ئەکادیمیانە دراست بکەوە بیخاتە بەردەستی خەڵک. یەکێک لە شێوازەکان ئەم کۆنفرانسانەیە کە گرنگی زۆری هەیە بۆ چۆنتی تێکەڵبوونی زانکۆ لەگەڵ کۆمەلگایە. ئێمە سەرەتا بە چەند کۆنفرانسێکی ناوخۆی دەستمان پێکرد، بەڵام سێرمان کرد لەم خۆناغەیە دەتوانین کۆنفرانس لە دەرەوەی کوردستان ئەنجام بین. ئەوە بوو پارساڵ ئێمە کۆنفرانسێکمان ئەنجامدا لەگەڵ زانکۆی کوردستانی سنە لەسەر کێشەدارایەکان و کاریگەڕەکانی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتی ئێرانە. ئەمڕۆ کۆنفرانسی دووهەمی ئەو کۆنفرانسە هاوبەشە ئەنجامەدەین کە بەکو کۆنفرانسی نێودەوڵەتی لە قەڵەمەندرێ. ئەمە یەکەم کۆنفرانسمان نییە کە نێودەوڵەتیەوە بەکاری هاوبەش لەگەڵ زانکۆکانی دەرەوەیکەین. هەر پارساڵ لەگەڵ زانکۆیەک لەگەڵ ڕێکخراوێکی یۆنانی لە ئەفینا سیمپۆزیمێکی زانستیمان کرد لەسەر چۆنێتی پاراستنی ژینگە لە ناو کۆمەلگاکانایە لە ناو شۆنانی کە خەڵکیان نیشتە جێبێ. هەروەها کۆنفرانسێکی نانۆ تەکنۆلۆژیمان لەگەڵ زانکۆی مالایای مالیزیا ئەنجامدا. ئەمە کۆنفرانسانە چی لە لایەنی زانستی، چی لە لایەنی کۆمەڵایەتی، چی لە لایەنی فەرهەنگی تێکەڵبوونی میلەتەکانە بێکەوە و تێکەڵبوونی زانستەکانە بێکەوە. ئەمە پێویستمان بەوە هەیە زانکۆ بێتە دەرگایەکی کراوە لە نێوان کۆمەڵانی خەڵک لە جیهانە لەسەر یەک بۆی بتوانین بەیەکەوە کێشەکانمان بەیەکەوە باسکەین بە شێوازێکی ئەکادیمیانەوە بگەینە کۆمەڵێک نەتیجەیان کۆمەڵێک ئەنجام کە لە ڕێگای ئەنجامەکانەوە بتوانین سوود وەرگین لە ئەزمموی وڵاتانی دەرەوە لە ئەزمموی توێژەرانی دەرەوە و لە نەتیجە بتوانین ئەمانە بگەینە سەروی خۆمان لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بۆی بتوانین کێشەکان چارەسەر بکەین بەیەکەوە. بەڵێ دکتۆر، بۆچی گرنگیکی زۆر دەدرێت بە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان لە ناو دەرەوەی هەرێم؟ پێدانی گرنگی بۆ کۆنفرانسانە بەشێکە لە ئەرکی زانکۆ. وەزارەتی خوێندنی باڵا ئێستا پلانێکی تۆکمەی داناوە بۆ بەرزکردنەوەی ئاسی زانکۆکان بە چاودێری بەڕێز دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا. یەکێک لەو پلانانە پلانی ڕانکی نیشتیمانیە. ڕانکی نیشتیمانی کارەکە لەسەرەوەی زانکۆکان خاڵی داناوە بۆ هەموو ئەو چالاکیانی کە زانکۆیەکە. یەکێ لە چالاکیەکانمان ئەوەیە ئێمە بتوانین بە نێودەوڵەتی بوونی زانکۆمان بسەلمێنین. ئەو ئێمە لە چی ڕێگایەکەوە توانین بڵین ئێمە نێودەوڵەتی کاری نێودەوڵەتیمان هەیە لە ڕێگای ئەم کۆنفرانسانەوە. بۆیە ئەم کۆنفرانسانە ئەبێتە بنەمایەک بۆ بەرزکردنەوەی ئاستی زانکۆ و ناساندنی زانکۆ لەسەر خەریتەی جیهانی زانکۆکان. شانی باسە پێش 4 ساڵ زانکۆمان لە ڕانکی وێبۆمەتریکس لە شوێنێکە هەر نەبوو، دوایی هاتە سەر لە 30,000 زانکۆ لە 20,000 زانکۆیا بوو. ئێستا زانکۆمان بەرز بۆتەوە لە ڕانکی جیهانی چۆتە 7,000 زانکۆ. ئەمە خۆی لە خۆیان دیارە کە لە خەریتەی جیهانیە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە چی ئاستێکایە و شانی بازە لە ڕانکی نیشتیمانیشە. ئێمە لە پێش 4 ساڵ لە کۆتایی هەموو زانکۆکانە بووین، ئێستا لە ناوەڕاستین 8 پلە چوونیتە سپێشەوە لە کۆی 14 زانکۆ ئێمە حوتەمین. ئەمە هەمووی
ئاماژەیە بۆی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەتوانێت سوود لەو نێودەوڵەتی بوونی خۆ بگرێ ئێمە شەریکین لە پرۆژەیەکی گەورەش کە پێڵێن پرۆژەی ئیراسموس پڵەس کە اتحادی ئەوروپی فەندی کردووە پارەی بۆ داناوە ملیۆنی یۆرۆ بۆ حەوت زانکۆ ئێمە بەشێکی لەو زانکۆیانە کە سوود ماوەگردووە کە وەزارەتی خوێندنی باڵا ئەو پرۆژەی داڕشتووە بەتوانیمان خۆمان بکەینە بەشێک لەو زانکۆیانی کە سوود لە نێودەوڵەتی بوونی خۆمان بگرین. بەڵێ دکتۆر ئەو توێژینانەی کە لەم کۆنفرانسا پێشکەش ئەکرێ بەرەو کوێ ئاراستە دەکرێن و لەکوێ چۆن کاریان پێ دەکرێت؟ ئێمە بابەتانی لێرە باسەکرێت چی کۆنفرانسی یەکەم یان چی هەر کۆنفرانسێ بکەینە بێ ئەو بابەتانە بێت کە کێشەی کۆمەلگاکەمانیان کێشەی وڵاتەکەمانە بۆیە ئەبێت ئێمە بەڕاستی ئەبێت ئەو توێژینەوەی کەیەکینیانە و بابەتانە جارە سەرەتا بابەتی سەرەکین لەسەر مۆزوعی ئابووری دارایی کێشەی استراتیژی چۆن پلانی بۆ دابنین و چۆن چارەسەری کێشەکانی خۆمان بکەین بۆیە زانکۆ ئەبێت ئەو توێژینەوەی کە ئیکا دوایی ئەکرێ بە کتێبێک یان لە گۆڤارێکا بڵاوکرێتەوە و ئەو گۆڤارانە ئەدرێ بەلایانی پەیوەندیدار و ڕاستپاردەکانی کۆنفرانسیش بە نووسراوی فەرمی بەرز دەکرێتەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا و ئینێنین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لایانی پەیوەندیدار و شینێنین بۆ پەرلەمانی کوردستان بۆی بتوانین بەیەکەوە ئەو بابەتانی کە هەیە بە ئەکادیمیانە باسی بکەین و کێشەکانمان بە ئەکادیمیانە لە قەڵەم بدەین و بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونی دکتۆر. زۆر سپاس بۆ دکتۆر ئالان بۆ ئامادەبوونی لەم بەشەی پرۆگرامەکەمان. دەست خۆش بێ دکتۆر. هاتینەوەلاتان بۆ بەردەوامبوون لە ڕووماڵەکەمان بۆ قسەکردنی زیاتر لەسەر کۆنفرانسەکە ئێستا میوانداری مامۆستا بەختیار عوبەشەریفمان کردووە سەرۆکی لیژنەی ئامادەکاری کۆنفرانسەکە. مامۆستا بەخێربەی ئامانجتان لە سازدانی ئەم کۆنفرانسە چی بوو؟ بەڵێ ئامانجە سازدانی ئەم کۆنفرانسە بێگومان بۆ دەرخستنی توانای زانستی و توێژینەوەی زانکۆکانە و بێگومان ئەم کۆنفرانسەش کۆنفرانسی یەکەم نییە ئەمە زنجیرە کۆنفرانسێکە لەگە زانکۆی کوردستانە بە هاوبەشی ئەنجامێدەی ساڵی پار لە 2017 لە شاری سنە ئەنجام درا و ئەم ساڵش بە خوشحاڵیەوە لە شاری سلێمانی و بێگومان ساڵانە لە نێوان ئەم دوو شارە هاتوچۆ ئەکات. مامۆستا لەسەر چ بنەمای کۆنفرانسەکە بۆ بەنێودەوڵەتی؟ لەسەر بنەمای ئەوەی کە بەپێی کۆمەڵی ڕێنمایی هەیە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە دەرێچێت کە ئەو ڕێنماییانەوە ئەکات کە کۆنفرانس چۆنی نێودەوڵەتی بێ و چۆن نێودەوڵەتی نەبێت. ئێمە پابەندین بۆ ڕێنمایانەوە بۆ نمونە ڕێژەی قسەکەرەکان چەندی نێودەوڵەتی بوون و چەند ناوخۆیی بن. ئێمە قسەکەرەکانمان هەموو نێودەوڵەتین کەسی ناوخۆییان نیە خۆشبەختانە. ئەندامانی لیژنەی زانستی ڕێژەیەکە بێ لە ناوخۆی بێ و ڕێژەیەکیش لە دەرەوەی وڵاتەوە بێن و لەگەڵ ئەو ژماری توێژینەوەی کە پێشکەشەکری ئێمە هەموو ئەو مەرجانەمان جێبەجێ کردووە و جگە لەوە ژەگە زانکۆیەکی دەرەوەی وڵاتە ئێمە کۆنفرانسەکە ئەنجامەدەین. بەڵێ مامۆستا هۆکاری چی بوو کۆنفرانسەکەتان هێناوتە شاری سلێمانی؟ وەک گوتم ئەمە زنجیرە کۆنفرانسە ساڵێک لە شاری سنە ئەنجامەدرێت ساڵێکش لە شاری سلێمانی. یعنی ئەم ساڵ بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە بە تەنسیقی نێوان هەردوو زانکۆ ئەبێ لە سلێمانی یابووایە و خۆشبەختانە ئەم ساڵش سلێمانی ئەنجام درراوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستایان. زۆر سپاس بۆ ئامادەبوونی مامۆستا بەختیار.
بەڵێ بەڕێزان ئێستاش مەلایەسینمان لەگەڵا لە بەرنامەکە سەرۆکی یەکێتی دەستی وەبەرهێنانی کوردستان بەخێربێی. ئێوەکو سەرۆکی دەستی وەبەرهێنەران هەنگاوتان چی بوو بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانە؟ بەڵێ خۆی لە حەقەتە ئەم قەیرانانە کە سەرەتاکەی بە شێوەیەکی گشتێگەڕێتەوە بۆ ساڵ 2014 و سەرەتا بەداخەوانەیە ئەوەی کێمە لێترسان بە قەیرانی نەختینە دەستی پێکرد چووکم لە هەر وڵاتەکە قەیرانی نەختینە نەمانی نەختینەکەم بوونەوەی نەختینە دەستی پێکرد دارمان دروزە بێ دارمانیش گەورەترین کێشە بۆ وڵاتانی پەیڕەوکردنی سیستەمی سەرمایه‌گوزاری خواست لەسەر خانوبەرە کەمە بێتوانێ پیشاندانیش زۆرە بێت ئەمە سەرەتای قەیرانی هەرێمی کوردستان بوو کە دەستی پێکرد واروها بەدوای ئەوشە قەیرانی کردمان بۆ دروست بۆ ئەویش داعش قەیرانێکی کوشندە بوو دابەزینی نرخی نەوتی بەدوای خوای هێنا پەیوەندی تێکچوونی پەیوەندەکانمان لەگەڵ بەغایە ئەمانە هەمووی قەیرانن ئەمانە یەکسان بوو بەچی بەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانە پاشەکشەی گەورەمان کرد لە بواری و بەرهێنانە واروها پاشەکشەی گەورەمان کرد لە ئاڵوگۆڕی بازرگانیە پاشەکشەی گەورەمان کرد لە وەستاندنی پرۆژە خزمەتگوزاریەکان و پرۆژە گرنگ و استراتیجیەکانە بەڵام وەک دەستەی وەبەرهێنان و وەک یەکێتی وەبەرهێنانی کوردستان ئێمە یەکسەر لە ساڵی 2014 لە مانگیدا یەکەم پلانی خۆمان ڕاگەیان ئەویش ئەوەیە حکومت ئەبێ ئەو حکومەتەی کە لە کابینەیەکەوە هەتاوەکو کابینەی هەشت کە هیچ کەس نەیتوانێت گۆڕانکاری بکات لە جەستەی حکومەتە لە هەیکەلی حکومەتە بە تایبەتی ئەو جەمسەرانەی کە پەیوەندی بە ئابووری بەکردی تایبەتەوە ئێمە داوامان کرد یەکسەر پرۆژێکی جوانمان حازر کرد پێشکەشی سەرۆکاتی ئەنجومەن وەزیرامان کرد کە بێ حکومەت بەڕاستی گۆڕانکاری گەورەتیا دروست بێ لە هیچ وڵاتەکانە بۆ حکومەت ئیشی کردی تایبەت کا و دەوڵەتەکەش تۆ ناوینەی دەوڵەتی ڕازمالی لە هیچ وڵاتەکانە بووە ئێمە وەزارەتێکمان هەبێ ناوی وەزارەتی ئاودان و کردنەوە و نیشتەجێکردن بێ بەڵام نتوانێت خانووی نیشتەجێکردن بۆ هاوڵاتیانی کوردستان دروستکە بۆیە داوامان کرد سیستەمی سەرمایه‌گوزاری لە هەرێمی کوردستانە پیاچینەوەی پیا بکرێت کە تایبەت بەهێز بکرێت حکومت لە جیاتی ئەمە وەزارەتە زل و زەباحی بۆ خۆی دروست کردووە دەستگاکانی چاودێری زیاکات و هەندێک لەو وەزارەتانی کە پەیوەندی بە حکومەتەوە نییە بە سیستەمی PPP بێ یاخود بە سیستەمی BO2 بێ یاخود بە سیستەمی پرۆژەی هاوبەش بێ کە لە عێراقا جاران پیانەوت خەسخەسەی پێ بکرێت بۆ کەرتی تایبەت الحەمدوللا بەعزە لەو پرۆژانەمان کەوتە بواری جێبەجێکردنەوە لەو پرۆژانێک ئێمە هەمیشە دڵمان پێی خۆشە و ئێستانە حکومەت خۆی بۆ خۆی لەنگەری لەسەر گرتووە ئەویش ئەوەیە هەندێک بواری کەرتی تایبەتەیە کە کەرتی گشتی سەرپەرشتیەکات لە بوونی کارخانەکان کە لای حکومەتە و لە دەوڵەتە ئیشتراکیەکانە ئەمە زۆرتر پەیڕەوە کرێ لەگەڵ هەندێک بواری تر وەک مۆزوعی کارەبا و ئاو پێشکەشکردنی خزمەتگوزارەکان و تەنانەت زانکۆ ئەو زانکۆیی کە جەنابەت ئێستاناتیە گەورە بوویت و تیا فێری زانست و زانست خوازی بوویت ئێمە داواکەین ئەبێ بەشی کەرتی تایبەت لەم زانکۆیانە بەهێز کرێ چونکەم غەیرە ممکینە لە هیچ وڵاتێکی دنیاە تۆ بتوانیت گەشەی وڵاتەکەت لە ڕووی ئابووریەوە بەریتە پێش و ببێتە سەروانێ ئەگەر کەرتێکی تایبەتی ئازا و کارات نەبێ ئەگەر کەرتی تایبەت نەبێ ئێستێ وەک زانکۆی پۆلەتەکنیک و زانکۆی سلێمانی و زانکۆی کوردستان نەتانەتوانێت کۆنفرانسە بکەن لە ئوتێلێکا کە کەرتی تایبەت دروستی کردووە جاری وا هەیە هەر خۆی بۆ سپۆنسەری ئیشەکانتانە بێت جارێکتر بڕۆنەوە بۆ کەرتی تایبەت بۆ ئەوێ کەرتی تایبەت ئازا بێ کەرتی تایبەت ئیشی خۆی بکە و کەرتی گشتیش ئیشی خۆی بکە لە وڵاتانی پێشکەوت و خوازە کە سیستەمی سەرمایه‌گوزاری ئەوانە دەوڵەتی ڕازمانی دروزەکەن ئەو وڵاتانە یەن دەستگاکانی چاودێری لەناو حکومەتە بەقووە دەکەن بۆ بەرژەوەندی گشتی بەڵام کەرتی تایبەتیش بەهێزەکەن بۆ ئەنجامدانی پرۆژە بەڵام لە وڵاتانی دواکەوتوو لە وڵاتانی ئیشتراکیایەن حکومت پرۆژە جێبەجێکە بە نیوە ناچڵی بۆ تاو ناکرێ لەولا شەوانێ کەرتی تایبەت احترامەیە لاواز و پەکێکەوێت و جاری وایە بە حیزبێکرێت و کار و چالاکیەکان لە کەرتی تایبەت وەرەگیرێتەوانێ بەڵێ پێتان وایە ئەم قەیرانانە کاریگەریان هەبێ لەسەر پەیوەندی دەرەکیەکانی هەرێم بەدڵ نایوانێ ئەزان چی هەرێمی کوردستان خۆی بە خۆی بەڕاستی بەهۆی هەڵکەوتەی پێگەی جوغرافی ئێمە دووشتەیە من حەزەکەم بۆ بەڕێسی ڕوونکەمانێ یەکێکیان ئەوەیە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2023 وانێ کە ڕژێمی پێشوو ماڵ ئاوایی لە عێراق کرد کە ڕژێمێکی دیکتاتۆری ئیشتراکی بوو چی هاتە پێشەوە ئێمە ناڵێن ڕژێمێکی باشی دیموکراسی ئەکتیڤ و لێ هاتوواتە پێشەوە بەس ئێمە ئاڵێن دەستورێکی گرنگ بۆ گەلانی عێراق نووسراوانێ ئەو دەستورە گەلی عێراق بەگشتی بە کورد و بە هەموو پێکات و بە عەرەبوانێ دەنگیان لەسەردا لەو دەستورە هەرێمی کوردستان
ئەبێ حکومەتی خۆی هەبێ حکومەتی فیدراڵی هەرێمی کوردستان هەبێ پەرلەمانی هەبێ هەرێمی کوردستان ئەبێ سەرۆکایەتی خۆی هەبێ هەرێمی کوردستان هەبێ کیانی خۆی هەبێ ڕاستی ئێمە هەندێک لە بەپێی دەستوری عێراق هەندێک مافمان پێ نەدراوە وەک دەرکردنی درا و خاڵە سنوورەکان و فڕۆکەخانەکان و پاسپۆرت و دەرکردنی شناسنامە بەڵام هەرێمی کوردستان خۆی بۆ خۆی ئەتوانێت خاوەنی ئابووری بەهێز بێ جا لێرە من جوابی پرسیارەکە دێمەوە بەما ئەگەر ئێمە لەم هەرێمەیە بە جوانی ئیدارەی دەوڵەت نەکەین ئیدارەی کەرتی تایبەت نەکەین تووشی قەیرانە بین کە تووشی قەیران بووین ئەو قەیرانە جاری وا هێوامان لێکە هەرێمەکانمان نەک پەیوەندیەکانی تێگەچێت لەگەڵ وڵاتانی دراوسەیە نەک پەیوەندیەکانی تێگەچێت لەگەڵ دەروایە بەڵکو پەیوەندیەکانیشمان لە ناو خۆیان خراپە بێت بۆیە بە دڵنیایەوانەیە ئێمە لە هەرێمی کوردستانە لە ئیدارەدانا من ناڵم زۆر بەقوت بووین نازانم زۆر لاواز بووین ئێمە لە ئیدارەدانە لە هەرێمی کوردستانە لە ماوەی ڕابردووە تۆزێ سستی و وەسەتیمان زۆر پێوە دیار بوو یعنی لە ناوەندا ئیداری دەوڵەتمان کردووە شۆڕ نەبووینەتەوە بۆ هەموو جونگە ئەساسیەکانی دەوڵەت و لە لایەکی تریشوانی هەندێک لەو خەڵکانی کە لە ئیدارەدانی دەوڵەتی ئێمەیە لە حکوومەتی کوردستانی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە چوونەتە وەزارەتەکانەوە زۆربەی زۆریان کەسی شیاو نەبوون بۆ شوێنی شیاو زۆربەی زۆران کەسی دڵسۆز نەبوون هەندێکیان بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان نیشان کرد و هەندێکیان توانیان نەبوو لیان نەزانیوە ئەمە وای کردو هەرێمی کوردستان زۆر جار ئەم پەیوەندیانەی لە دەستدەرچووە ئێمە ئەگەر ئێستانا لە هەرێمی کوردستانە جەنابەت سەیرکەی من وەک وەبەرهێنەرێک کە لە قۆناغی جێبەجێکردنا خاوەنی پرۆژەم لە کوردستانەکەی خۆما جێدەسم دیارە و خاوەنی قسەم ئەندامی ئەنجومەنی باڵای بەرنانم سەرۆکی ڕێکخراوێکی زۆر گەورەم لە لێرە کە قسە لەگەڵ جەناب تاکەم من ئەمەت پێ بڵم کە ئێمە لە هەرێمی کوردستانە بەڕاستی کە سەیری واقعی هەرێمی کوردستانەکەین لەو 40,000 کیلۆمەتری کە لە ڕێپۆرتاژەکەی جەنابتان تۆمارتان کرد بۆ گزانکۆی پۆلتەکنی پیشانتاننا لەو فەزا جوانەی هەرێمی کوردستانە هەر هەستێک تەرەکەی وەبەرێنان ڕۆحێکی زیینووی زۆر گەورەی پێوە دیارە ئەگەر کەسێک هەبێ بێ ڕۆحی بەبەرا بکە بۆ نمونە ئەگەر توێ لە کوردستانە کشت و کاڵکەی زۆر بە ئاسانی تۆ توانێت زمینە خۆشکی کشت و کاڵی زۆر باشکە ئەگەر توێ پیشەسازی بکەیت زۆر بتوانێت بە ئاسانی توانی پیشەسازی بکەیت و ئێستا بە مۆز ئەشمان و لە ساسی پیشەسازی هەموو عێراق لە شاری سلێمانیە ئەگەر بتەوێ وەبەرهێنان کەی لە بواری گەشت و گوزارە ئەگەر بتێ وەبەرهێنان کەی لە بواری پەروەردە و فێرکردن و خوێندنی باڵا ئەگەر بتێ وەبەرهێنان کەی لە کەرتی تەندروستیە ئەگەر بتێ وەبەرهێنان کەی لە پەیوەندیکردن و تەلەفۆن و ئەنتەرنێت یعنی سەیری هەرێمی کوردستانەکەی ئەم هەرێمەی ئێمە بنەماکانی وەبەرهێنان لەسەر زەویە لەسەر ڕووی زەوی کە ئابووری ناسان کۆبوونەوانێ لە ساڵی 1970 یەکەم کۆبوونیان لە داقوس کرد بنەماکانیان دانا خاڵە گرنگەکانیان بۆ وەبەرهێنان دانا لە ڕیزبەندی ئەو خاڵانەکە مە سەیرەکەین کە لە ئەوان 13 خاڵیان داناوە بۆ 8 بواری وەبەرهێنانی گرنگ هەمی لە کوردستانە وجودی هەیە ئەی باشە من ئەپرسم ئایا ئێمە ئیدارەدانی کوردستان بۆ ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ دەروایە نەپچڕیا خودوا بکەین ئەو پەیوەندیانە ئەگەر هەبێ بە بەرژەوەند ئێمە زۆر جار ئەو پەیوەندیانەی هەمان بۆ بە بەرژەوەندی وڵاتانی دراوسێمان تەواو بۆ چونکە ئێمە بەکارهێنەری کەرەستە و کاڵاکانی ئەوان بووین بەگەر ئێمە بمانوێت ئەم پەیوەندیانەمان باشتر کەین ئەمڕۆ جەنابتان هەستاون بەم کۆنفرانسە کۆماری ئیسلامی ئێران گەورەترین چاوی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ئەم پارێزگایەکە ئەمڕۆ جەنابتان ئەو کۆنفرانسەی لەکەن بۆ چونکە ئەوان تووشی ئابلوقەیەکی ئابووری سەخت بوون بەهۆی ئەو سیاسەتەی کە لە ڕابردووە بەکاریانیان نەناوە ئەمریکا ئێستا ڕوبەڕوویان بۆتەوە هەرچەنگ ئێمە خوازیار نین ئێران ئەوەی بەسەر بێ بەڵام ئەگەر ئێمە لە ئێستایا کە ئێران چاوی لێمانە و هاتووە لێرە پلاندانێ و ئیژەکە و سەردانمانەکەن و کۆبنەوەمان لەگەڵەکەن ئەگەر ئێمە خۆمان ژیر نەبین ئێمە خۆمان بە ژیرانە مامەڵە لەگەڵ و دۆخی ئێرانانەکەن احتیمالی هەیە بە بەرژەوەندی ئەوان بشکێتەوە بە زەرری ئێمە تەواو بێ احتیمالی ئەو ئابلوقەی کە ئەمریکا ڕوبەڕووی ئێرانی کردوتوانە ئێمە ببین بە بەشێک لەو ئابلوقەیە بۆیە بەڵێ بەدڵنیاوانەیە بێ ئەو پەیوەندیانەی کە جەنابەت باسیەکەی لەسەر ئەساسی تەندروستی بۆ بەرژەوەندی ئێمە خۆمان دووبارێکەمانێ ئەو پەیوەندیانە برەو پێبین وارووا هەوڵ بین ئەو پەیوەندیانە بخێنە سەر ڕاستە شەقامێکی دروست واقعی بۆ خزمەتی هەرێمی کوردستان. بەڵێکە گەسین پێت وایە ئەم کۆنفرانسانە کاریگەری هەنگاوێکن بۆ چارەسەرکردنی قەیران داراییەکان من پێم خۆش نییە لە کاتێکا کە تۆ ئێستانە مەسەلەن لە تیڤیەک قسە لەگە مناکەی سەر بە زانکۆی پۆلتەکنیکە لێرەوانێ شتێک بڵێم تۆزێک ڕووپامایی یاخود نوعێک لە ئەوەی تیابێ کوردوتەنی احترامی بۆ بەڕێستان نوعێک لەوەی تیابێ کە من ئەمە لەبەری ئەوە بڵم نەخێر ئەمە واقعیە زانکۆی پۆلتەکنیکی شێکی زۆر عاقلیتان کردووە کە هەڵسن بەم جۆرە کۆنفرانسانە بەعکسەوانیە لە هەموو وڵاتانی دنیاە ئەوەی کە دەوری واقعی ئەبینێ بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان کە دروزە بێت و هەروەها بۆ باشترکردنی ئابووری ئەو وڵاتە یاخود ئەو شوێنە و هەروەها بۆ بە خەبەرهێنانەوەی حکومەت و کەرتی گشتی بۆ ئەوەی بە ئاگابن لەوەی کە چی ڕوئەدا داهاتووی حکومەت بەچی دیارەکرێ حتا پلاندانانی پلان
ئەو پلانانەی کە وڵات هەندێک لە وڵاتانی پێشکەوتو خواست ئەمڕۆ بەهۆی زانست خوازانی وەک ئێوانێ پلانی 5 ساڵ و 10 ساڵدانین ئەوەی ئیشی زانکۆکان و ئەم جۆرە کۆنفرانسانە ڕێخن من لێرەوانێ داواکەم لە بەڕێستان لە زانکۆی پۆلتەکنیک ئەم جۆرە کۆنفرانسانە زیادکەن نەک لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە نەک لەگەڵ زانکۆکانی ئێرانە بەڵکو لەگەڵ هەموو زانکۆکانی دنیاە و هەروەها ئێمە دەکەتی تایبەت بانکن تەشجیعمانکەن هانمان بن بۆ ئەوی یارمەتیتر دەرتان بین ئێمە سێ ئیسفاداکەین لەم بینەیە ئیسفادەی یەکەم ئەوەیە ئێوەی خوێندکار من ئەگەر لە ڕۆژێکی ئاوایان نەبێ و لە بەرنمێکی ئاوایان نەبێ تواناکانی تۆ من نازانم بای چەندێکە بۆ ئێوە یەکەم ئیسفادە خۆتانێکن کە ئەو زانکۆی ئێوە ناو بانک دەرەکات لە قۆناغی پراتیکیشە کۆمەڵێکی تانێتە پێشەوانێ بۆ یەکەم جارێتە ئەم جۆرە شوێنانەوانێ و جوڵەیەکی تا دروزە بێت لە داهاتوە کە هێتە مەدانەوانێ کەسێکی لێ هاتوو شارەزا ئەبێت ئەمە یەکەم کەواتە یەکەم بۆ خۆتان سوودێکی زۆر گەورە هەیە بۆ ناوبانگی زانکۆکۆتان بۆ تەلەبەکانتان و هەروەها بۆ بەرزکردنەوەی ئاست و کوالەتی زانستی خوێندکارەکانتان دووهەم بۆ ئێمە لە کەرتی تایبەت ئێستا من لە پەنەڵەکە دانیشتبووم لەبەر خاتری جەنابتان هاتمە دەرەوە زۆر سوودم ئەبینی لە هەندێک قسە کە نەمبیستووە ساڵانێکی زۆرە لە میدیاکانە من زۆرترین قساکەم لەسەر بواری ئابووری بەڵام کاتێکە ئەو کەسانێن نە دەروانێ لە دەرەوە قسەمان بۆکەن و پێشتریش بەڕێزێک بە زمانی ئینگلیزی ئەویش بابەتێکی پێشکەش کرد بەڕاستی هەندێشتی زۆر گرنگی تا بوو بۆیە نەک سوودی هەیە ئەمە من خاڵی دۆمم پێوتی خاڵی سێهەم کەواتە بۆ ئێوە سوودی هەیە بۆ ئێمە وەبەرهێنەر و کەرتی تایبەتی سوودی هەیە چونکە بەرچاومان ڕوو نەبێت و فێری شتەهایە گەبین کە ئەمڕۆ لە دنیای جاری وایە شدێتە پێشەوە لە بواری ئابووری جاروای بە 10 ساڵەگاتە لا ئێمە بەڵام زانکۆکانە توانن زۆر بپەر لەم کۆنفرانسانە یەکسەر بیخەنە ڕوومان و بیان بە گوێمانە سێهەم شت بەرژەوەندی خەڵک و حکومەت و کەرتی گشتی تایە ئێمە ئەتوانین ئەمڕۆ لەم کۆنفرانسەی مابینی دوو وڵاتی دراوسێ هەرێمی کوردستان کە خۆی بۆ خۆی ئێستا هەرێمێکی سەربەخۆیە هەرێمێکی فیدراڵێ لە دەستوری عێراقا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە 3000 ساڵ تەمەنی هەیە کە دەوڵەتداری لەوانەوە داکەوتووە چەند دەوڵەتێک بنەمای دەوڵەتبوونی واقعیانێ و تاریخیان نەگرتووە بۆ هەزاران ساڵ و پێشێک لەوانە فارسەکانن ڕۆمەکانن ئەمانە ئێستا ئێمە دراوسیانی نەبێت سوودیان لێ وەرگرین من سەرسوورمانی خۆم پیشانە دەم لە کاتێکا لە پێنجوێن بەڕێستان ئەگەر نازانم پێنجوێنتان بینی بێ ئەچیتە شارۆچکەیەکی وەک پێنجوێن کە ئێمە پێڵێن قەزایە لەگەڵ شارۆچکەیەکی وەک مەریوان کە لایەوان قەزایە ئەمی 15 کیلومتری بینە بۆ لەوێ ئەو عەقڵ و فەرهەنگ و تێگەیشتن و بیرکردنەوە و زانستە وای کردووە کە کشت و کاڵ تەوفیر بێ پیشە سازی تەوفیر بێ ئەی بۆ لەم بەرکە 15 کیلومتر لێ کۆ دوورین و ساڵانێکی زۆر ئێمە حکومڕانی خۆمانەکەین کشت و کاڵ تەوفیر نییە ئەبێ ئێمە بین هۆکارەکان لەم کۆنفرانسانە دەستنیشان کەین برینەکان دەستنیشان کەین چ جیاوازی هەیە ئایا ئاو هەوا لە مابینی 15 کیلومتر ئەوە ئەگۆڕێ لەوێ هەموو شتێک تەوفیر بێ لەم بەر تەوفیر نەبێ لەوێ خاوەنی هەموو شتێکی خۆیان بن و ئەوان بەرهەم هێنەر بن بەڵام لەم بەر ئێمە 15 کیلومتر لەوانە دوورین ئێمە بەکارهێنەر بین بۆی ئەمە زۆر خراپە بەڵێ من نەک بە گرنگی زانم بەڵکو ئەبێ ئێمە لە کەرتی تایبەت بە تایبەتی ڕێکخراوە بەهێزەکان کە یەکێتی بەرانی کوردستانی سەر ڕێکخراوێکی زۆر کارایە و ئەتوانم بڵم بەرزترین ڕێکخراوی کەرتی تایبەتە کە بۆ بەرهێنەرە دەوڵەمەندەکانی هەرێمی کوردستان لەخۆ ئەگرێت ئەبێ ئێمە تەشجیعی زانکۆی پۆلتەکنیک و زانکۆکانی تریشکەن ئەم جۆرە کۆنفرانسانە بەڵام هەماهەنگی هەبێ ئەوەی کە ئێوە سەد جەنابتان داوەت نامێکتان بۆ من نردوو هاتووم لێرە وجودم هەیە کۆنفرانسەکەی ئێوەم جوان کردووە چونکە بێ باسی شتێکەکەن پەیوەندی بە ئێمە هەیە ئەبێ ئێمە گوێتان لێ بگرین و دوجاریش ئەبێ ئێمە کە لەگەڵ حکومەتا دانیشتین ئەو واقعی کە لەم کۆنفرانسایەتە دی و بۆ باشترکردنی ڕۆژی ئابووری کوردستان و بەرەنگار بوونەوەی قەیرانەکانە و کۆتای هێنانە بەم قەیرانە دوجار ئێوەی خوێندکار یاخود ئێوەی مامۆستا ناتوانن بڕۆن ئێخەی حکومەت بگرن بڵێن وەرن ئەوە ئێمەین ئەبێ بڕۆین بڵین ئەوان لێمانە پرسن جاروای لە حکومەت دەڵێن بۆچی کەرتی پیشەسازی کوردستان پێش ناخن بۆ کەرتی ئابووری پێش ناخین ئەڵێن لەبەر ئەم هۆکارانە کە لە کۆنفرانسەکەی ئەوەندە لە ئوتێل تایتالیک زانکۆی پۆلتەکنیک و زانکۆی کوردستان بەڕێوان برد. بەڵێ کاگیاسین دوور لە کۆنفرانسەکە جێبەجێکردنی پرۆژەکان لە ئێستادا ڕووی لە زیادی کردووە خۆت کەمی کردووە خۆی لە ساڵی 2014 تا 2007 زیاتر لە 5000 پرۆژە وەستاوە لە کوردستانە بەداخەوانێ وەستاوە و ئیشیشتیان ناکرێت بەڵام لە 2007 تۆزە دەست پێ کردو لە 2010 تۆزێ باشترە ئەمە شەمی ڕاستە خۆ پەیوەندی بۆ قەیرانانەوە هەیە کە لە هەرێمی کوردستانە دروست بووە ئەمە پەیوەندی بۆ هەیە بووجە نەما ئەم پەیوەندی بۆ هەیە بەرهێنەر ترس و دڵەڕاوکێ هەیە ئەمە پەیوەندی بۆ هەیە وڵاتانی دراوسێمان وڵاتێکی وەک تورکیا با من لێرەوە پێتان ڕابگەێنم ئێستانە بڕیاری داوە پاسپۆرتی وڵاتەکەی جنسی وڵاتەکەی لە بەرامبەر 250,000 دلار وە بەرهێنان کە لە وڵاتە پاسپۆرتێکە دایاتێ ئەمە پەیوەندی بۆ هەیە ئێران ئێستانە باشترین یاسای دەرکردەوە بۆ بواری سەرمایە گوزاری و بەرهێنەرەکانی ئێمە ئێستان لێکیان ڕاگرێتە ئێران ئەمە پەیوەندی بەوەیەوە بەڕاستی حکومەتی ئێمە لە ماوەی ڕابردووە
خۆی بۆ خۆی بۆی دەرکەوت حکوومەتێکی زەبەلەح بە بودجێکی زەبەلەحەوانەیە بە خەرجێکی زەبەلەحەوە نێتوانێت ئابووری بۆ هەرێمی کوردستان دروستکە بۆیە ئێمە ئومێدمان وایە ساڵی 2019 و دروستبوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ببێتە ساڵی توانەوەی ئەو بەستەڵەکە خراپانەی کە لە بناغەکانی ئابووری وڵاتەکەمانە دروست بووە ئەگەر ئەوە نەتوێتەوە ئێمە ناتوانین ئابووری دروستکەین معقول نیە معمەلەکەی لە ئێرانە بای 100,000 دلار کە هیچ قیمەتی نییە دەفتەر دلار بە زمانی کوردواری خۆمان قیمەتێکی وای نییە ئێمە نتوانین ئەو معمەلە لەوەی بای 100,000 دلار ساڵانە بای 1 میلیۆن دلار معمەلی دروستکردنی پسکیتە بە ئێمە ئافرۆشێ ئەی بۆ منەوە معمەلە لە کوردستان دانەوەزرێنم معقولە معکەرۆنی و شعریە و دەیان بەرهەمی خۆراکی کە معمەلەکانیان بای 100,000 دلار و 50,000 دلار ئێمە لە ئێرانە ساڵانە بای ملیۆنەها دلار بێنین ئەوە بریتێ لە چی بریتێ لەوەی ئێمە بە عەقڵێکی واقعی ژیرانە ئابووریانە شۆڕشێکی پیشەسازی وەمان بەرپا نەکرد کە ئێمە هیچ نەبێت لەناو خۆمانە شتە سەرەتایەکانی خۆمان بەرهەمی بێنین ئەرێ لە تۆ ئەپرسم نان بەچی دروست دەکرێت بە گەنم و بە ئاو بە خوێ دروست دەکرێت ئەمە بۆ لە دەرەوە بێنین پسکیت بە گەنم دروست دەکرێت ئێمە بۆ لە دەرەوە بێنین کە هەزاران تن گەنممان کردوتە سایلۆکانوانە بۆی حکوومەتی عێراقی لێمان وەرگرێت کەواتە ئێمە پلانمان نەبووە زۆر سپاس بۆ ئامادەبوونێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی مەلا یاسین لەم بەشەی پرۆگرامەکەمان دەست خۆش بێم. بەڵێ بەڕێزان ئێستاشاتینەوە لاتان بە میوانداری دکتۆر عەلی فەقێ مەجیدی سەرۆکی بەشی ئابووری لە زانکۆی کوردستان سنە. بەخێر بێ دکتۆر. دکتۆرۆکو ئەزانین بەحسەکەیت و توێژینەوەکەیت و لەسەر گەشەکردنی ئابووریە مەبەستی لە پێشکەشکردنی ئەم توێژینەوەیە چییە؟ بەر لە هەموو شتێک جوڵاندنەوەی گەشەی ئابووری و ئەهەمیەتەکەی بۆ ئابووری هەرێمی کوردستان و ئێران و بەتایبەت ناوچەکەش دەتوانین بڵێن هەدەفی ئەسڵی ئەم پەژوهێشە بێت. بەڵێ ئەم کۆنفرانسا تاکو چەندێک ڕێخۆشکەرە بۆ ئەوەی ببێتە هۆی چارەسەرکردنی قەیرانەکان. بەستگی هەیە بەوەی کە ئەو بەڕێوەرانی کۆنفرانسەکە یا بەشدار بووان و سیاسەتوانان چەندێک بایەخ بدەن بە نەتایجی کۆنفرانسەکە نەتایجی پەژوهێشەکان و چەندێک کەڵکی لێوەربگرن بۆ داڕشتنی سیستەمی سیاسی و سیستەمی اقتصادی لە ڕاستای ئەوەی کە چارەسەری قەیرانەکانی ناوچەکە و هەرێمی کوردستان و هەروەها وڵاتی ئێرانیش بکات. لە واقعدا دەتوانین زۆرتر بڵێن پەیوەندی هەیە بەوە کە چەندێک حلم زانست بچێتە ناو جەرگەی سیاسەتەوە کە بتوانێت دەرەنجامێکی پراکتیکی بێت بۆ گەشەی ئابووری بۆ چارەسەرکردنی قەیرانەکان لە ناوچەکەدا. بەڵێ پێتان وایە ئەم توێژینەوانە دامەزرا حکومی و ناحکومیەکانیش ئەتوانن سوودی لێ ببینن بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە تووشیان ئەبێت؟ 100% بەڵێ حتمەن وایە کە هەر هەم دامەزراوە حکومیەکان هەم دامەزراوە ئەهلیەکان دەتوانن بە بەدەستهێنانی زانیاری لەسەر بارودۆخی ئێستا و چۆنیەتی ئەو لەواقعدا چارەسەرکردنی ئەو قەیرانەی کە لە بارودۆخی ئێستادا هەیە دەتوانن کەڵکی لێوەربگرن بۆ ئەوەی کە ئەگەر لە کەرتی تایبەتدا کار دەکات یا چۆن شرکەتەکانی چۆن لەواقعدا بۆنگاکانی مدیریەت کە بتوانێت لەم بارودۆخە قەیرانەدا کەڵکی لێوەربگرێت. کەرتی گشتیش هەروە ئەویش هەر دەتوانێت بە خوێندنەوەیەکی جیاواز چون لە ئابووریدا ئەمە شتێکمان بەنێوی فقط هەل نییە. زۆر جار هەیە هەلێکی زۆر خراپ دێتە پێشێ بەڵام دەتوانێت تەرەف کەڵکی لێوەربگرێت لە ڕاستای گەشەکردنی ئابووری لە جەهەتی ئەوەیدا کە ئابووری بەرەو پێش بچێت. بەڵام زۆر جار هەیە اقتصاد لە حاڵەتی عادیدا کار دەکات بەڵام زۆر شرکەت زۆر بۆنگا زۆر بەش دەبینی لە ئەو هەلەی کە
زاهران شتێکی زۆر ڕوتینە لە جیادەوە کەڵکیلەوە بگرن وەرشکەست دەبن پس لە واقعدا قەیرانەکان فرسەتێکە بۆ ئەو بۆنگایانە ئەو سیاستوانانە کە بتوانن کەڵکێکی لێ وەربگرن کە ئەو قەیرانە دەرەنجامێکی پێچەوانەی هەبێت بتبێتە فرسەت بۆ ئەو بەشانی کە کاری تێدا دەکەن. بەڵێ دکتۆر پێت وایە ئەم توێژینانی ئێوەیکەن تەنها سوودی بۆ مامۆستا هەیە یاخود خوێندکارەکانیش دەتوانن سوودی لێ ببینن. ئەوە ناتوانین بڵین فقط بۆ مامۆستا یا بۆ کەسایە کە فقط بەشدار بوون خوێندکارەکان بە جوڵان لەواقعدا ئەو مەتالبانە ئەو باسانە کە لێ دێتە پێشێ دەتوانێت ڕێگانیشان دەربێ بۆ داهاتوو کە ئەو قەیرانانەی کە ئێستا هەیە ئێوە بە چارەسەرکردنی هەر کامێک لەم قەیرانانە هەر کامێک لەم مشکلانە کە لە نێو کۆمەڵگادا هەیە لە نێو وەبەرهێناندا هەیە لە نێو بەشە سیاسیەکاندا هەیە ئێوە دەتوانن لە واقعدا خۆتان بۆ داهاتوو ئامادە بکەن کە خوێندنەکەتان کە متالعاتەکانتان کە توێژینەوەکانتان بەرن بەو سەمت و سوویە خب لەو ڕێەوە دەتوانین بڵین حتا بۆوان زۆر کەڵک و فرسەتێ باشترێکە تا بۆ مامۆستاکان. دەستە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ دکتۆر عەلی بۆ ئامادەبوونی لەم بەشی بەرنامەکەوان. ئێستاش میوانداری مامۆستا ئارینا مستەفامان کردووە سەرۆکی بەشی تەکنیکی کارگێڕی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. مامۆستا بەخێربەی. ئەم توێژینانە چ کاریگەرییان دەبێت لەسەر قەیرانی دارایی؟ سەرەتا بەخێر بێن سەرچاو دواتر ئەم توێژینەوانە خۆتان زانن کۆنفرانسەکەی ئێمە بە ناوی پلانی استراتیجی و چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی داراییەکان بە تەئکید ئەو توێژینەوانەی لە بوارەکانی ژمێریاری و کارگێڕی و هەموو بوارە پەیوەندیدارەکان بە قەیرانی داراییە و بەشدارن توێژینەوەکان ڕێگە چارەسەرکردنە هەروەها بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ تێپەڕبوونی ئەو قەیرانە دارایانە لە هەموو ڕوویەکان لە ڕووی کارگێڕیەوە هەروەها لە ڕووی ژمێریاری و ئابووری و داراییشەوە. ئەم توێژینەوانە هەمووی سوودی باشی هەیە بۆ توێژەر هەروەها بۆ وڵاتەکە بەگشتی و بۆ ئەوەی حکوومەت سوودی لێ وەرگرێ بیخاتە بواری جێبەجێکردنەوە بۆ چارەسەرکردنی قەیرانەکانمان. مامۆستا ئەم توێژینەوانە ئاڕاستێکی ئەکرێن؟ ئەم توێژینەوانە بڵین هاتوۆتە کۆنفرانسەکە پاشان بڵاوەکرێتەوە لە گۆڤاری زانکۆ. دواتر ئەم توێژینەوانە هەمووی ڕێگەی چارەسەرە هەموو جارێک وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەروەها زانکۆی سلێمانیش توێژینەوەمان هەیە و بڵاو ئەکرێتەوە واتە ئەبێ بە بڵاوکراو ئیتر هەچ لایەنێک بێت لە حکوومەت بێت یاخود لە ناو حکوومەت دەرەوەی حکوومەت کەرتی گشتی کەرتی تایبەت ئەتوانێت سوودی لێ وەرگرێ بۆ چارەسەرکردن. مامۆستا کاریگەری ئەم توێژینەوانە چ لەسەر مامۆستا و هەم خوێندکاریش؟ بە تەئکید ئەمە وەکو کاریگەری لەسەر مامۆستا بۆ
خستنە مامۆستا خستنی تواناکانێتی لەم بوارەیە واتە مامۆستا چۆن بتوانێت ئەو توانایی کە خۆی هەیەی سوودی لێ وەرگێ بیخاتە بواری جێبەجێکردنەوە بیکا بە توێژینەوە بڵاوی کاتەوە لە زانکۆ بۆ ئاستی زانکۆی بۆ ئاستی زانستی مامۆستاکە خۆی زۆر باشە هەروەها فێری خوێنکارەکانیشمان بکەین کە چۆن پلاندانێن بۆ دوا ڕۆژ ئەگەر هاتوو خوانەخواست تووشی قەیرانێکی تربیتەوە یاخود چۆن دەرباز بین لە قەیرانێک. دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونن زۆر سپاس بۆ ئامادەبوونی مامۆستا ئارینا لەم بەشەی بەرنامەکەمان. بەڵێ بەڕێزان ئێستش هاتینەوەلاتان بە ئامادەبوونی مامۆستا مەحموود حەسەن جومعە مامۆستا لە زانکۆی دیالە کۆلیژی کاریگەری و ئابووری. بەخێر بێ مامۆستا. پرسیاری یەکەممان مەبەست لە پێشکەشکردنی ئەم توێژینەوەیە چییە؟ مەبەستە چیە لە پێشکەشکردنی توێژینەوەکەت؟ في البداية أشكر جامعة سليمانية التقنية وجامعة سليمانية والجامعات المشاركة في هذا المؤتمر الدولي العلمي الثاني لهذه الجامعات. وبعد ما ان تلقينا البوستر الخاص بهذا المؤتمر ونتيجة الظروف التي تعيشها المنطقة والأزمات التي تعيشها هناك صورة واضحة للمحاور التي تتضمنها هذه الفعالية العلمية من أجل الخروج بنتائج إيجابية من أجل حل المشاكل. من هذا المنطلق تم إعداد خطة لبحث ويتضمن متغيرين أساسيين من المتغيرات التي من المفروض على منظمات الأعمال والمنظمات الاقتصادية في الوقت الراهن الأخذ بها من أجل النهوض بالواقع الاقتصادي في المجتمع العراقي بشكل عام ومجتمع إقليم كردستان بشكل خاص. من هذا المنطلق تم إعداد الخطة والعمل على البحث الذي تضمن العلاقة بين متغيرين أساسيين هما التغيير التنظيمي ودورها في تحقيق النجاح الاستراتيجي. من هنا يستلزم من المنظمات العمل على إحداث تغييرات سواء في هياكلها التنظيمية، سواء في تكنولوجيتها المستخدمة، سواء في مواردها البشرية لديها من أجل الموائمة مع الظروف الحالية. المنظمات التي لا تواكب التغيير التنظيمي ستبقى في مكانها ولن تستطيع النهوض ومواجهة الأزمات ومواجهة المنافسين. من هذا المنطلق تم إجراء البحث وفق المنهجية المعدة. تضمن البحث 4 مباحث أساسية. المبحث الأول اختص بجانب العلاقاتي وجانب المنهجي للبحث، والمبحث الثاني بجانب النظري وإعطاء مفاهيم للتغيير التنظيمي والنجاح الاستراتيجي. فيما تضمن المبحث الثالث إجراء دراسة ميدانية لتحليل العلاقة والأثر بين هذين المتغيرين. استخرجت الدراسة بمجموعة من النتائج المهمة. بەڵێ تا چەند ئەم کۆنفرانسا ڕێخۆشکر ئەبێ بۆ چارەسەرکردنی قەیرانەکان؟ بالحقيقة يعني من خلال البحوث المقدمة في هذا المؤتمر نلاحظ بأنه سيساهم بشكل كبير
في حل الكثير من الأزمات والمشاكل التي تعانيها المنطقة وخاصة إقليم كردستان نتيجة تغير الظروف السياسية والاقتصادية على جارة مثلا إيران، ونتيجة الحصار الأمريكي على إيران وتأثيراتها على المنطقة وخاصة إقليم كردستان. من هنا نلاحظ بأن المؤتمر تضمن مشاركة العديد من الباحثين من الدول العالم، من ألمانيا ودول أخرى، من إيران، باحثين من إيران قدموا بحوث من شأنها أن تحل الكثير من الأزمات. نحن بدورنا نشيد يعني بالإعداد لهذا المؤتمر والتنظيم وأسلوب التعامل مع الباحثين كان إعدادا جيدا ممتازا إلى درجة بأنه عد فعلا مؤتمرا ناجحا منذ اللحظة الأولى. دست خورتي زور سپاس بۆ ئامادەبوونی زۆر سپاس بۆ ئامادەبوونی دکتۆر. ئێستاشە چینە لای پرۆفیسۆری کۆمەڵناسی لە زانکۆی کوردستان ئومێدی قادرزادە. دکتۆر بەخێربی، بۆ پێی تۆ توێژینەوەکەت لەسەر بنەمای کۆمەڵاتی سیاسی لە قەیرانی و کۆمەڵگەی تازەگەشە سندووەکان مەبەستی لە پێشکەشکردنی ئەم توێژینەوە چییە؟ ئێمە دیارە وەختێ بەحسی قەیرانەکەین، قەیران چەند لایەنە، بوارێکی ئابووری هەیە، بوارێکی سیاسی هەیە، بوارێکی کۆمەڵایەتی هەیە، بوارێکی فەرهەنگی هەیە. ئەمە قەیران خۆ شتێک نییە کە یەکشەوە بەدی بێ بە وجود بێت، هەر قەیرانی هۆکارێکی هەیە. من لەم توێژینەوەیە بەعنوانی کەسێک کە لەسەر کۆمەڵناسی سیاسی نزیکی 15 ساڵە کار و تحقیق و توێژینەوەکەم، بەحسەکەی من ئەوەیە کە بۆ لە کۆمەلگایەکی وەکو کۆمەلگایەکی ئێمە کە پێیان ئەڵەن ترانزیشنال سوسایەتی یا جوامعێکی لە حاڵی گوزارە کە العانە بە تەواوی جامعێکی مدیرنن و نە بە تەواتی دەتوانین بڵێن جامعێکی سنەتین. ئەگەر ئێمە جامعێکی سنەتی بووینایە العانە ئێمە ڕوودەڕوو یەکتر نەبووین، ئەوە جەناو دەلعانە لەناو ماڵا بووی تایە خەریکی کاروباری ئاشپەزی بووی تایە. پس دیارە جامعێمە جامعێکی سنەتی نەماوە، ئەمما جامعەیەکی بە شێوازێک دەتوان جامعێکی کاملەن مدرن و پێشکەوتوش نین. بەحسەکەم لەسەر ئەوەیە کە ئالم جوامعانەیە کە وەزعیەتێکی بەینابەینیان هەیە، نە زۆر سنەتین نە زۆریش مدرنێن، زۆریەک لە کێشەکان زۆر بەڕاحەتی ئەبن بە قەیران و ئەم کێشانە کە ممکنە حتا کێشەیەک بێت سەرچاوێکی سروشتی بێت، سەرچاوێکی ئابووری بێ، مەسا حتا شتێکمە توشبوونی هەوایەک بوومە لەرزەیەک، چۆن ئەمە کە ڕووداوێکی سروشتیە چۆن تەبدیل ئەبێ بە یەکدانە کێشە و ئەم کێشە چۆن ئەبێ بە قەیرانێک لە وڵاتی ئێمەیە و ئەم قەیرانە چۆن کاریگەریەکی چییە بێت حتا ئەوتۆی سیاسی ئەبێت. لەسەر ئەو بابەتە کارەکە بکە لە وڵاتانی پێشکەوتوو ئەوانی لەگەڵ کێشەیە ڕوبەڕوو ئەبنەوە، ئەمە ئەوان چۆن بەرەنگاری کێشەکانە بن، بۆ لە وڵاتانە ئەو کێشانە نابێ بە بحران، بۆ نابێ بە قەیران. دلیل و هۆکارەکەی چییە؟ ئەمە شتێکە کە من لەو توێژینەوەیە کارم لەسەرا کردووە و بەدوای ئەو بووم کە هۆکارێکی نیشان بم کە بتوانین ڕێگا حەلێک بێ بۆی کە بتوانین ئەگەر
ڕوبەڕوو ئەبینە و لەگەڵ ئەو قەیرانە سەردەمانە ڕوبڕوویەکی زۆر فعالانە و ئەکتیو بێت. بەڵێ دکتۆر تا چەند پێت وایە ئەم کۆنفرانسانە ئەم جۆرە کۆنفرانسانە کە ئەکرێت چارەسەر بێ بۆ قەیرانەکان بۆ قەیرانە داراییەکان لە ئێمە ئەگە بمانەوەی جامعەیەکی پێشکەوتوو بین لە کۆمەلگای پێشکەوتووە ئەبێن نەوعێک ئیجماعی فکری بێت لێک نزیک بوونەوەی بیر و ڕاو نەزەر بێت ئەو بیرورە نەزەرە وەختێک کە یەک بگرێت ئەتوانێت نەوعێک هاودڵی پێکبێنێت و نەوعێک سێنەرژی ئیجاد کات نەوعێ هەمگامی ئیجاد کات بە زمانی فارسی ئێمە ئەلعانە لە حاڵە حازرات تۆزە لە یەکدا پچڕاوین ئەو بەشەی کە بەشی سیستەمی بەڕێوەبەرایەتی و ئیداری و ئیجراییە ئەو بەشە بەداخەوە بە لێکۆڵینەوە بە توێژینەوە پەیوەندیەکی ئەو تۆی نییە بەرامبەربوونەوەیان لەگەڵ کێشەکان و کۆمەڵایەتی کێشەکان و قەیرانەکان زۆرتر بەرامبەرەوەیەکی عاتفی و ئیحساسی و کاتی و مەقتەعیە ئەم ڕیسێرچانە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو دەم و دەستگا موسساتانە دەستڕەسی پەیاکەن بەو بیر و فکر و ڕایە کە ئەوانە فکر و ڕایکە کە لە عەمەلیش ئەتوانن ئیسفادەی لێ بکەن ئەمە یەک نوکتەیەکی تریش ئەوەیە کە ئەم کۆڕانە ئەم کۆبوونەوانە ئەم کۆنفرانسانە کۆمەکێکی ژەکا بە نەوعێک حساسیەتێکی گشتی لەناو خەڵکیشا پێک بێت دیارە ئەگەر ئەمانەوێ بەرەنگارەیەکی فعالانەمان بێت لەگەڵ قەیرانەکان پایەیەکی سەرەکی ئەمە کۆمەلگایە کۆمەلگای پێشکەوتوو کۆمەلگایەکە کە ئەکتیو بێ فعال بێ پێشنیازی ئەو ئەکتیو فعالبوونە ئەوەیە کە ئێمە ئاگادار بین شارەزا بین کە سەهم و جێگە و پێگەی ئێمەش لەم کۆمەلگایە چییە زۆر وەخت هەیە بۆ نمونە من ممکنە کردەوەیەکم بێ ئەم کردەوەکی تاکە کەسیانە بێت ئەمە دەرەنجامێکی گشتی بێت مەسەلەن ناو بازاڕی خۆمانە ئەبینین من توانایم هەیە ئەتوانم لە جنسێک 3 دانە 4 دانە 6 دانە بکڕم ئەمە هەم کڕینی ئەم شتانە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو جنسە ئەو کاڵێن ناو بازارە چی بێت کەم بێت یعنی وەختێ تەقازا بۆ شتێ زۆر بێت ئەرزشکە بێ بەعیزە بێت نەوعێ گرانی پێک بێت حتا لە زۆر بەحث و شتەکان ئەمەش نیشانەیە کە نەقش و پێگە و خەڵک و کۆمەلگاش بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ قەیرانەکانە زۆر ئەساسیە لە وڵاتانی پێشکەوتوو سعیان کردووە 3 پەیوەندی بەرقەرار بێ یەکێکیان بینی خەڵک لەگەڵ سنتەرە ئاکادەمیەکان و سنتەرە لێکۆڵینەکان بینی ئەم دوو بەشە لەگەڵ بەشی سیستەمی حکوومەتی ئەم سیانە ئەبێ بە ئیجماعێکی فکری بە نەوعێک هەمگامی و بە نەوعێک لێک نزیک بوونەوە بگەن تا بتوانین جامعی ئێمە قەدەمێک بڕواتە پێشەوە و لە بەرامبەر لەگەڵ قەیرانەکانە ڕوویکردێکی فعالانەمان بێت کە ئەم کێشانە ئەوەڵەن نەبن بە قەیران و ئەم قەیرانە مەتەرسێکی ئەوتوان نەبێت لەسەر دەستگا حکومیەکان لەسەر خودی کۆمەلگا بەگشتی بەڵێ پێت وایە ئەم جۆرە کۆنفرانسانە ئەتوانێت سوودی لێ ببینێ بۆ دامەزراوە حکومی و ناحکومیەکانیش بۆ قەیرانانەی کە تووشیانە بێتەوە بەڵێ قەتعاً یعنی کۆمەک ئەکات کە بە ئاخرین و تازەترین و نوێترین توێژینەوەکان دەستڕەسی پیا بکەن ئەو دەیتانە ئەڵبەتە ئەشکرێ هەر یەکێ لە ئاوتپوتەکانی ئەم جۆرە کۆنفرانسانە ئەوە بێت خولاسەی ئەو توێژینەوەانە ئەو یافتاوانە ئەو دەستکەوتانی ئەمانە بێنەوە ئەی لە کۆمیتەیەک بەناوی کۆمیتەی کاربەست مشخصی بکەن کە کامێک ئالەم بەحسا ممکن ئێمە شایدێکی لە دەرەنجامەکانی ئەوە بێ سەبارەت بە کێشەیەک ئێمە دەدانە فیلم و سریال دروستکەین ممکنەیەکی لەو کارەکانی ئەوە بێ کە ئەمە ببێتە بە بەشێک لە محتەوای کتێبە دەرسیەکانمان ئەو کتێبانەی کە لە مەکتەبەکانە تەدیس ئەکردێ یعنی وەلی خۆب واقعیت ئەوەیە کە کۆنفرانس فقط ئەتوانێت ئەسەرێکی کاتی پێک بێنێت ئەم ئەسەرە ئەبێت بە شێوازی تر لە تەریقی ڕێکخراوە مەدەنیەکانەوە لە تەریقی دەستگا فەرمیەکانەوە لە تەریقی خودی خەڵکەوە ئەمە ئەبێ بە نەوعێک پەیگیری بکرێ قەتعاً بوونی ئەم کۆبوونەوانە کۆبوونەوە باعثە بێ کە ئێمە بە لەحاظی فکر و بیر و باوەڕ لە یەکتر نزیک ببینەوە و لەو